ئاماری ئەم دەڕۆژەتان پێ ڕابگەین لەبەرەوەی حاڵەتەکان چەند حاڵەتێکی فێڵکردن و تەزویرە بۆی هاوڵاتیانی ئاگاداری ئەم حاڵەتانە بن. لە سیوێکی حوتان 9/8 33 تۆمەتبار لەلایەن بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی دەستگیر کراون بە تاوانی جۆراوجۆر. ئێستا تۆمەتەکانتان بۆ خوێنمەوە کارەکان کە کردویانە. 6 تۆمەتبار بەکاری ساختەکردن دەستگیر کراون. 4 لەو تۆمەتبارانە کەفالەتیان تەزویر کردواتە پشگیریان بردو بۆ دادنووسەکان کە کابرا مۆزەفیش نییە بە مۆزەفیان لە قەڵەم ماوە و کەفالەتەکەیان کردووە و لە کاتی ئەنجامدانی ڕێکارەکانی کەفالەتەکان دەستگیرمان کردوون. دوو لەو تۆمەتبارانە پیاوەژنێکن کە ئەمە کاتی زانیاری و پێناسیان ئیستنساخ کردووە بۆ کڕین و فرۆشتنی زەوی خەڵکو و دەستگیر کراون سەرجەم ئەمانەدانیان ناوە بە تاوانەکانیانە. دوو تۆمەتبارمان دەستگیر کردووە کە ئەمانە ماوەیەک لەمە پێش لە باخەکانی خەڵکە دزی ئەکرا. هەندێک چەند سکاڵایان ناکرد، هەندێک چەند سکاڵایان نەکرد. پاش بە دواچوونی هێزەکانی پۆلیسی نێشتنی تاوانە و دوو تۆمەتبار دەستگیر کراون و زیاتر لە 15 کاری دزیان ئەنجامداوە لە باخەکانی تاسکوجۆ و ڕاپەڕین و زێوێ و هەندێک ناوچەی تر. 3 تۆمەتبار هەستاون بە دزینی قاسەیەک لە گەڕەکی ئیبراهیم ئەحمەد. دوای شکاندنی قاسەکە بە پارەکەی ناوی ئۆتۆمبیلێک و ماتۆرسکیلێکیان لێ کڕیوە توانرا تۆمەتبارەکان دەستگیر کرێ و دەست بەسەر ئۆتۆمبیل و ماتۆرسکیلەکەشا بگیرێ و لە نەهێشتنی تاوانە. دەستگیرکردنی 11 تۆمەتباری تر بە دزینی ماتۆرسکیل لە شوێنە جیاجیەکانی شاری سلێمانیە. باندێکی سێکەسی کاریان هەڵخەڵەتاندنی خەڵک بۆ بۆی کە جگەرایان لێسەندون و موادیان لێسەندون کە پارەکەیان بۆ حواڵاکەن، بەڵام دواتر دەستیان بڕیون. لەلای ملکەی پۆلیس سەرچنارە و تۆمەتباران دەستگیر کراون و دەست بەسەر کەلوپەلەکانی شاگیراوە. تۆمەتبارێک بە بڕێک پارەی ساختەوە کە بنکەی پۆلیسی سەرا گرتویانە، پارەکە لە جۆری دۆلاری ئەمریکی وشتێتی لە بازاڕەکانی سلێمانیا ساغی کاتەوە دەستگیریان کردوون.